بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی بەهێزبوونی یەکێتی لە بەغدا چ گرنگێکی بۆ خەڵک تێدایە. کاندیدەکان یەکێتی لە بەغدا دەتوانن چی بۆ خەڵک بکەن، بەڵێنی چی بە خەڵک دەدەن. گفتوگوێن پرس و باسی بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز خاتوسیر محەممەد کاندیدی ژمارە 32 لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی سلێمانی. خاتوسیر وەسڵاو لێ بێم کاتت باش. سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. خاتوسروە بەڕێزت ئێشتا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی بۆ دەتەوێت بچیتەوە بەغدا خولێکی دیکە لەوێبی. زۆر سوپاس. دیارە ئێمە پێشتر وەکو فراکسیۆنی کێتی نیشتیمانی کوردستان وەکو خودی خۆم پەرلەمانتار لە فراکسیۆنی کێتی نیشتیمانی کوردستان ئەتوانین بڵێن لە ماوەی 4 ساڵی ڕابردووە ئیشی زۆر باشمان کردو بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی چارەسەرکردنی کۆمەڵێ کێشە و گیر و گرفت ئەوانەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە بۆچی بە تێپەڕاندنی بودجەی 3 ساڵەی عێراقە پشکی هەرێمی کوردستانی تێدا بووە، چی بە تێپەڕاندنی بە پارێزگابوونی هەڵەبجا کە دوای هەوڵەماندووبوونێکی زۆر کراوە، چێ بە هەمان شێوە گەڕانەوەی زیاد لە 1 ملیۆن دۆلار زەوی و هەڵوەشانەوەی بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورا بۆ جوتیارانی کورد. ئەمە لەلایەک خۆمیش وەکو ئەوەی کەوا ئەندامی دوو لیژنە بوومە لە پەرلەمانی عێراق بە هەمان شێوە ئەندامی لیژنەی ئاوەدانکردنەوە شارەوانیەکان بوومە لە ڕێگەی وەزارەتی تەختیتەوە زیاد لە 10 میلیارد دینار پرۆژەمان هێناوە بۆ هەرێمی کوردستان. ئێستا بەشێکی لە پرۆژەکان دەست بەکار بووە، بەشی دووەمی پرۆژەکان لە قۆناغی ئیحالەدایە. بێگومانە پرۆژانە پرۆژەی زۆر گرنگن کە پێک هاتووە لە ڕێگاوبان بە تایبەتی ئێمە ئەو پرۆژانە بۆ ڕێگا بۆ ناوچانە کراوە کە دوورە دەستن لە ئاوەدانی بە تایبەتی گوندەکانی مەقیرداوی زیاد لە 8 گوندمان هێناوەتەوە لە سنووری ڕانی و قڵاتزیەوە تاواکاتە هەڵەبجە و تا ئاگاتەوە گەرمیان بە نمونە ئێمە گوندی خانمانەیە، گوندی باوزێمانەیە، گوندی شێخ عەودڵانمانەیە، بانی شارمان هەیە، دروستکردنی بنکەی تەندروستی بۆ شیرەمار، دروستکردنی مەکتەبی 6 پۆلی بۆ گوندی شێخ لەنگەر. دیارە بێگومان ئەم پرۆژانە پرۆژەی زۆر گرنگن، دابینکردن و تەجهیزکردنی مەوادی پزیشکی بۆ نەخۆشخانەی منداڵانی چەمچەماڵ بە بڕی ملیارێک و 300 میلیۆن دینار ئێستا لە بواری ئیحالەکردنایە، وەرگرتنی ڕەزامەندی مەکتەبێکی 12 پۆلی بۆ چەمچەماڵ بە هەمان شێوە. ئەمە و دەیان پرۆژەی تر ڕاکێشانی کارەبا بۆ گوندی قەشقا بە بڕی 500 تقریبان 70 میلیۆن دینار. ئەمەە گشتی پرۆژەی زۆر گرنگن کە ئێمە کارمان لەسەری کردووە لە ڕووی پرۆژە و دینەوە بۆ پرۆژە یاساژ. دیارە بێگومان کارێکی زۆر باشمان کردو بە تایبەتی بەندا بۆ تێپەڕاندنی کۆمەڵی پرۆژە لە پرۆژەی لیژنەی ژنان و خێزان و منداڵان کە منجێگیری ئەو لیژنەیەم تەزبیتکردنی تەمەنی زەواج کە لە هەموارکردنەوەی پرۆژە یاسا دیارەوە بە ئەتوانم بڵێم بە هەماهنگگی و بە گفتوگۆکردنی بەندەوەکو فراکسیۆنێکێتی نیشتیمانی کوردستان ئێمە توانیمان تەمەنی زەواج لە یاسای تازەگا لە 10 ساڵەکەەوە نەهێنین بکەینە 15 ساڵ و بە هەمان شێوە حەزانە بۆ منداڵ و دایک لە تەمەنی 2 ساڵ کەوان دیاریان کردوای جەختێکی زۆر، هەرچەند ئەمە بۆ ئەتوانی بڵێن ئەوانەی شیعە مەزهەب بوون، بەڵام ئێمە کارمان کرد لەسەر ئەوەی کەوا تەمەنی حەزانە لە 2 ساڵەوە بیکەین بە 7 ساڵ لەبەرەوەی ماوەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەندامانی پەرلەمانی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕوامان بەوەیەکەوە مافی مرۆڤ لەکوێ بێ ئێمە پێویستە کاری لەسەر بکەین، پێویستە خزمەتی بکەین. دیارە بێگومان ئێمە بەشێکی زۆری ئەو سەروەریانی لە ماوەی 4 ساڵی ڕابردوو لە بەغدا گەڕانمانەوە بۆ هەرێمی کوردستان. ئەتوانم بڵێم پشکێکی یەکێک بۆ لەو ئەندام پەرلەمانانێکەوە کارم لەسەری کردووە. جگەلەوە بۆ سنووری گەرمیانیش مە چەندین کارمان کردووە. یەکێک لەوانە چارەسەرکردنی کێشەی سەیتەرەکان، کردنەوەی بازگەکان بەڕووی سکرا بۆ کاسبکاران، ئەوانەی مەوادی مستەورەت کە کێشە دروست بوو لە نێوانی هەرێم و بەغدا سەبارەت بە ئەو هاوڵاتیانێکەوە کاسبکارن لە مەرزەکانی پەرێوزخان لە مەرزەکانی باشماغ دووبارە گیراتەوە. ئێستش ئێمە لە هەوڵان بۆی کار بکەین، چارەسەرکردنی کێشەی کارگەکانی ناوخۆ و بەرهەمی ناوخۆ، چارەسەرکردنی کێشەی کارگەکانی
گەرمیان و دەربەندی خان دیارە بێگومان کارێکی زۆرمان کردووە لەو سنوورە سوپاس بۆ خواتوانیمانە 25 ساڵی ئەزمموی کارگێڕی و یاسایی بخینە خزمەتی ئەو 4 ساڵێکەوە پەرلەمانتار بووینە لە بەغداد جگەلەوەش بە هەمان شێوە ئێمە لە بواری مخەدەراتی شاکەوە من ئەندامی سانەوی بوومە لە لیژنەی مخەدەرات بۆ ئێمە کار بکرێت لەسەرەوەی یاسای مخەدەرات لە عێراقا دووبارە دروست بکرێتەوە دەنگی لەسەر بدرێ مەزانی لە ئێستادا بەداخەوە بەشێکی زۆری هاوڵاتیانی عێراق تووشی کێشەی مخەدەرات بوونا ئەمەش پێویستی بە یاسایەکە بووی کاری لەسەر بکرێت یاسای منداڵان کە تاوەکو ئێستاکە لە عێراق یاسایەک نییە بەناوی یاسای منداڵان بۆ پاراستنی منداڵانی سەر شەقام ئەو یاسایش خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە کارەکەی لەسەرەوەی خوێندنەوەی دووەمی بۆ بەسەر بکرێت یەکێتی نیشتیمانی کوردستان پەرلەمانتاران یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەر کوێک بوونە لە بەغداد هێز بوونە بە دواتر چوون بۆ چارەسەرکردنی کێشەی هاوڵاتیان کێشەی فەرمانگە فیدراڵیەکان ئەمەش بەشێکی ئەو ئیشانە بووە کە ئێمە ئیشمان لەسەری کردووە لە ئێستاشتا خەریکی کارکردین لەسەرەوەی مەزیاد لە 30,000 هاوڵاتی لە سنووری گەرمیانە ئەتوانین بڵێن قەیدی نفوسیان تەجمید کراوە کارمان کردووە لەسەرەوەی کەوا ئەو قەیدانە بکرێتەوە کردنەوەی بنکەیەکی گشتی بۆ تۆمارکردنی نفوس و جنسیە لە گەرمیانە ڕەزامەندی وەزارەتی ناخۆمۆر کردووە ئێستش کارەکەین لەسەرەوەی کەوا کاری بکەین ئێمەزانی لە ناوچەکانی ناوچە جێناکۆکیەکان هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بەتایبەتی ئەو هاوڵاتیانەی کەوا مادەی 140 کردووە لە گەرمیانن کە ئەگەڕێنەوە بۆ نفوس لە خانەقین و لە شوێنەکانی تر کێشە و گیر و گرفتی زۆریان بۆ دروستە بێ ئەوەش کارمان کردووە لە ئەم سنوورەکاری بۆ بکەین دیارە بێگومانەوە بەشێکە لە خەرمانی ئەو کارانەی بەڵێ لە بەختا کردومان خات و سرۆ پێ دوایە ئێشتا کاری دیکە زۆرن ماون کە دەبێەوە کاریان لەسەر بکەن ئەنجا دوو تەوەجۆ هەیە لە نێو هاوڵاتیاندا بەزانم خۆت لەگەڵ کامیاندای هەڵبەتە بەکاندیدکردنەوە دیارە خۆت لەگەڵ کام تەوەجۆی تەوەجۆیکیان دەڵێ دەبێت خەڵکی تازە بچێتە بەغدا ینی بەسە بۆ نمونە ئەوان 4 ساڵە لەوێن تر پێویست ناکە تەوەجۆیەکیش دەڵێ نا پەرلەمان کاری پەرلەمانی ئەزمونە خیبرەیە مانەوەیە تێگەیشتنە پەیوەندی دروستکردنە ئەمانە ینی لە وڵاتانی دیکەش لە وڵاتە پێشکەوتوەکان هەڵگەیە بۆ چەند خولیەک لە دواییە 5 خول 6 خول لە نێو پەرلەمانی وڵاتەکانیاندا دەمێننەوە چونکە ئەزمون پێیاکەن ینی تۆ لەگەڵ تەوەجوی دووەمای بێگومان بە پێی خۆ کاندیدکردنەوەت بەڵام وەڵامێکیش بۆ تەوەجوهی یەکەم چییە؟ ینی حەزەکەم ڕای تۆ بزانم. بڵێ دیارە بێگومانە گەیمە بگرنەوە بۆ پەرلەمانی عێراق باسی وڵاتانی تر نەکەین تاوەکو ئێستاکەیمە لە ساڵی 2005 کە حکوومەتی تازەی عێراق تشکیل بووە زیاد لە 30 بۆ 40 پەرلەمانتار تاوەکو ئێستاکە تا لە خولی یەکەمەوە بۆ خولی پێنجەم پەرلەمانتارن هۆکارەکەش ئەگەڕێتەوە بۆەوەی کەوا ئەزممویان پیا کردووە لە لیژنەکان لە یاساکان لە چارەسەرکردنی کێشەکان لە نێو پەرلەمان ئەزمموونێکی تریش ئەوەیە کەوا ئێمە چاودێرین وەکو پەرلەمانی عێراق بەسەر دام و دەستگا و حکوومەتی عێراقەوە بێگومان ئەوانەی کەوا خبریان هەیە ئەتوانن ئیسیفادە بکەن بەتایبەتی ئێستاکە من 25 ساڵ ئەزممونمەیە لە بواری کارگێڕی و ئیداری و 4 ساڵی تری ئەزمموی پەرلەمانتاریم خستۆتە سەر خەرمانی ئەو ئەزممونەی کە هەمە جگەلەوەش لە بواری یاسایەکە لەبەرەوەی من خەریجی یاسام بۆ بەتایبەتی بۆ لیژنەکان دەرکردنی یاسا ئێمە پێویستیمان بە کەسێکە لە بواری یاساییشە ئەزمموی هەبێ ئەمە لایەنێکە سەرەتا هەر پەرلەمانتارێک کە دەرئەچێ ئەچێتە بەغداد پێویستی بە ساڵێک ساڵ و نیوەکەیە تاوەکو ئاشنا بێ بە لیژنەکانی نێو پەرلەمان تاوەکو ئاشنا بێ و عیلاقا دروست بکات لەگەڵ وەزارەتەکانە بۆ ئەوی چارەسەری کێشەکان بکات لەبەر ئێمە تاکە کێشەیە کە هەمانە تەنها ئەوەی ئەمە یاسادا بنین ئێمە وەکو چاودێری بەسەر وەزارەتەکانیشەوە و بەسەر حکوومەتەوە و بەسەر ئەو یاسایانشی کەوا دەرئەچێرێت لە پەرلەمان و دەچێتە حکوومەت ڕێنمایی لەسەر دەرەکە ئێمە ئەبێ چاودێریش بین بەسەر ئەو وەزارەتانە و بەسەر ئەنجومەنی وەزیران و ئەمە پێویستی بە خبرەیە پێویستی بە ئەزممونە بۆ ئەوەی ئێمە ئەو ئەزممونەمان بخینە کار لە پەرلەمانی عێراق لایەکی تریش بۆ ئەوانەی کەوا تازە دەچنە پەرلەمان ئەوانش ئەگەر پێشتر بواری ئەزممونیان هەبێ لە ئیداری و لە کارگێڕی و لە یاسایی واتە هیچ نەبێ 10 ساڵ 15 ساڵ بواری ئەزممونیان هەبێ منەوەی ئەزممونێکی باشیانەیە کە ئەچنە بەغداد پێویستە ئەو ئەزممونەی کە هەیەە لە بەغداد سوودی لێ ببینێت
سوودی لێ وەربگرن بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆ یاساکان واتە کەواتە هەردوو تەوەجوهەکە تەوەجوهێکە بۆی کاری لەسەر بکری و ئەو کەسانشی کە ئەزممویان نییە ئەچنە بەغداد پێویستە خۆیان دروست بکەن هیچ نەبێت ساڵێک ساڵ و دووەکیان پێویستە بۆ ئەوی دروست بن لەبەرەوەی ئێمە ئەزانین بەغداد هەرێمی کوردستان نییە ئەتوانین بڵێن دەسەڵاتێکی تەشریعی یاسادانانی زۆر گەورە لە بەغدایە پەرلەمان لە بەغداد تەحکومەکە بە حکوومەتەوە پەرلەمان لە بەغداد تەحکومەکە بە وەزارەتەکانەوە دانانی وەزیرەکان دانانی مدیر عامەکان تەنانەت دادگای باڵای فیدراڵی دادگای شورا ئەمانش بەغداد دایان ئەنا سقە و متمانیان پێ ئەدا تەنانە سەرۆکی کۆماریش لە نێو پەرلەمانەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش لە نێو پەرلەمانەوە دائەنرێن بۆیە ئەمانە خۆی بۆ خۆی گرنگە پێویستە کۆنەکان بەشێکیان بگەڕێتەوە پێویستە تاسش دابنرێت بەڵام گرنگەوەی ئەو پەرلەمانتارەی کە چێتە بەغداد بە ئەزمونونەکەی ئەتوانێت چی پێشکەش بکە ئەتوانێت چی بکات بۆ کوردستان ئەمە لەلایەکەوە لەلایەکی تریشەوە ئێمە ئەتوانین بڵێن سوپاس بۆ خۆی گەورە ئێمە حزبێکی گەورەمانی حزبێکە خاوەن دەسەڵاتە حزبێک کە توانایەکی یاسایی و کارگێڕی زۆر باشی هەیە ئەو پەرلەمانتارانشی کەوا ئەزممویان نییە دەچنە بەغداد حزب دەتوانێت هاوکار پشتیوانیان بێ بۆی ئێمە بتوانین نوێنەرێکی ڕاستەقینە بین بتوانین لەبێ هێزی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بین لە بەغداد بەڵام بێگومان ئەزمون گرنگە پەرلەمانتار ئەگەر بێت و پێشتر پەرلەمانتار بێ ئەزمونێکی زۆر باشی هەبێ بۆ خولی دۆ موسێم ئەتوانێت بەهێزەوە بگەڕێتەوە بۆ بەغداد بەهێزەوە یاساکان تێپەڕێنێ بەهێزەوە عیلاقات دروست بکاتەوە خاتو سروە تۆ لە خولی یەکەمدا زیاتر ماندوو دەبووی یان لەم خولەدا کە دەچیتە نێو خەڵک لە ئەڵمەتی بانگەشە پێیان دەڵێ دەنگم بەنێ ینی قورسترە ئێستا کە خولێکی تێپەڕاندووە و دەچی بە خەڵک دەڵێ دەنگمان پێبن دەنگ بە کاندیدی ژمارە 32 بدەن ینی پاڵپشت بۆ 4 ساڵەی کە لەوێ بووی یان خولی یەکەم ئاسانتر بوو بۆ تۆ وەکو دەڵێ تاقی نەکرابوویتەوە لە ئەنجومەنی نوێنەران ئێستا کە 4 ساڵی تۆ بینراوە ینی بە شانازیەوە داوا لە خەڵک دەکەی کە دەنگت پێ بدەن ئەوانەی کە لە دەور و بەرتن بڵێ زۆر سوپاس دیارە بێگومان خولی یەکەمیش کە من ڕۆشتمە پەرلەمان کەسێکی ناناسراو نەبووم بە حکمی ئەوەی کە من لە بواری ئیداری و کارگێڕیا زیاد لە 20 ساڵ ئەزمموی کارگێڕی و ئیداریم هەبوو وەکو بەڕێوبەری بەشێکی زۆری ناحیەکانی گەرمیان وەکو جێگری ئیداری گەرمیان دیارە بێگومان خەڵکێکی زۆر منیان ناست بێگومان ئەو خزمەتەی کەوا هەم بوو لەو ماوەیە بردمە بەغداد 4 ساڵی خزمەتی ترم خستووەتە سەری لە ئێستایژە کە من ئەچمەوە ناو خەڵک بە حکومی ئەوەی کەوا من لە خەڵک نەبڕام ماڵم ماوەتەوە لە شوێنی خۆم لە گەرمیان ماومەتەوە لە ئەنجامی ئەو کاتانی کە لە بەغدا نەبووین گەڕاوینەتەوە هەرێمی کوردستان و بەتایبەتی لە ناوچەی گەرمیان من سەردانێکی تەواوم هەبووە بۆ ئەو ماڵانی کە نەخۆش بوون بۆ ماڵانی کە پرسیان هەبووە بۆ سەردانەکانم بە بەردەوامی گەڕامەتەوە بۆم ناوچانە تەلەفۆنەکەم کراو بووە بۆ چارەسەرکردنی کێشەی هاوڵاتیان گوێگرتن لە کێشەی هاوڵاتیان بەتایبەتی ئەو هاوڵاتیانێک کە کێشەی گیر و گرفتیان هەبووە لە بەغداد بە بەردەوامی لیژنەیەکی تایبەتم هەبووە کە ئەو کێشانیان گەیاندۆتە خۆم و لەوێشەوە من لە ڕێگەی نەک مەکتەبەکەمەوە لە ڕێگەی خۆمەوە بەتایبەتی گەیاندوماتەوە وەزیرەکان و حکوومەت لە هەر دایرەیەکی عێراق کێشیانە بۆیە بە شانازیەوە من لە ئەنجامی ئەزمموی پێشوم ئەو خێزانشی کە هەمان سوپاس بۆ خۆی گەورە من تەنها خۆم خزمەتم نەکردووە لە کوردستانە بەڵکو خاوەنی دەریایەک شەهیدم باوکم شەهیدی سەنگەری گۆڕنادیارە ڕوفاتەکەی نەدراوەتەوە خاڵم شەهیدە مامم لە ئەنجامی پێشمەرگایەتی باوکم زیاد لە 5 ساڵ لە ئەبوو غرێب سجن بووە لە هەشتاکانەوە ماڵی بڵێ پورم کەس و کارەکەم هەمووی ئەنفالە دیارە بێگومان من کەسێکم ئەتوانم بڵێم بە ئاسانی ڕۆمە ناو خەڵک بە ئاسانی داوام لە خەڵک کردووە و لێرەشەوە داوا ئەەکەم لە سەررجەم ئەو هاوڵاتیانەی کەەوە ڕۆژێک لە ڕۆژان من کارێکم بۆیان کردووە گوێم لێ گرتوم ڕێزم لیان کردووە کارێکیان هەبووە لە بەغدا توانیمە کارەکانیان جێبەجێ بکەم داواکارم متمانی خۆیانم پێ بدەنەوە وەکو سرۆ محەممەد ڕەشید کچی شەهیدی گۆڕنادیار ژمارەکەم 32 بۆی بتوانم هێزی ئەوان بم لە بەغداد بتوانم کار بکەم لە جیاتی ئەوان لەبەرەوەی ئێستاکە بەڕاستی شەڕی تفەنگ نەماوە ئێمە شەڕی داعش یەکێک بوو لەو شەڕانەی کەوا بەرۆکی عێراق و هەرێمی کوردستانی گرتەوە سوپاس بخوا ئێمە بە هێزی پێشمەرگە توانیمان چارەسەری کێشەکان بکەین بە هێز و پۆڵایینی سەربازەونەکانی ئێمە
کە پێشمەرگە بووین توانیمان ئەو شەڕانە دوور بخەینەوە لە هەرێمی کوردستان. ئێستاکە ئێمە بۆ ئەوی بتوانین مافی هەر پێشمەرگە بگەڕێنینەوە بۆی بتوانین موچە و ئیمتیازات و مخەسەساتی هێزی پێشمەرگە هاوتای بەغداد بکەین، پێویستە نوێنەرەکانمان بڕاتەوە بۆ بەغداد. یەکێک لە کارنامەکانی من لە 4 ساڵی داهاتووە ئەوەیەکەوە ئێمە پرۆژە یاسایەک تەقدیم بکەین، داوا بکەین موچە و ئیمتیازات و دەرماڵی هێزی پێشمەرگەی کوردستان هاوتای عێراق بکرێتەوە. بەرنامەیەکی ترمانەوەیەکەوە موچەی شەهیدانی سەربەرز هاوتای عێراق بکرێتەوە. ئێمە لە هەموارکردنەوەی پرۆژە یاسایی زیندانیانی سیاسیە کارێکی زۆر باشمان کردووە. ئێستا کە لەوە خای عێراقی بڵاو بۆتەوە بەوەی کەوا زیندانیانی سیاسیش هاوتای موچەکانیان و ئیمتیازاتەکانیان بە عێراق بکرێتەوە. من داواکارم لە هەوڵاتیان دەنگم بدەنێ بۆی ئەو پرۆژە یاسانەی کە تاوەکو ئێستاکە تەواو نەبووە بۆی بتوانم درێژە پێدەری ئەو یاسایانە بتوانم ئەو یاسانەی کە تەواو نەبووە کاری لەسەر بکەم. بە تایبەتی ئێمە 13,000 خاوەن پێداویستی تایبەتمان هەیە لە هەرێمی کوردستانە. من خۆم واژوم کۆ کردوەوە بە واژووی زیاد 130 پەرلەمانتار لە نێو بەغدادا بۆی بتوانین لەسەر بەغداد بودجێکی تایبەتیان بۆ دیاری بکەین، موچیان بۆ ببەسرێت، یاخود ئەتوانی بڵین ئەو هاوکاریانەی لە ڕێگەی کار و کاروبەری کۆمەڵاتیەوە بۆیان ببەسرێت. من داواکارم کەوا متوانم دەنێ و بتوانم لە بودجەی داهاتوی عێراقی ساڵی 2026 بتوانین بودجێکی تایبەت تەخسیس بکەین بۆ ئەو هاوڵاتیانە. سوپاس بۆخوا ئێمە ئەتوانم بڵێم ئیشی زۆر باشمان کردووە، بەڵام ئیشەکان پێویستیمان پێیە. بۆ نمونە مادەی 140 ئێمە کارێکی زۆر باشمان کرد، نزیکی 100 میلیارد دیناری بۆ تەخسیس کرا لە داهاتوە. ئێمە بتوانین پارەی تر تەخسیسکەین بۆی مادەی 140 جێبەجێ بکەین. سوپاس بۆخوا ئێمە لە ئاماری لەو ئامارەی کە کرا لە عێراقدا ئێمە ناوچەی کۆکس و ناوچەکانی تر بە هەوڵ و هیمەتی من و بەشێکی زۆری پەرلەمانتارەکان توانیمان ناوچەی کۆکس لە ڕووی ئامارەوە داخڵ بکەین بۆ هۆکارێک بۆ ئەوەی لە ئێستادا ئێمە کە قەرەتەپە کرایە قەزانەمانیێڵا کۆکس وەکو ناحەیەک بخرێتە سەر قەرەتەپە و هێڵاومانێتەوە لەسەر سنووری هەرێمی کوردستان. ئەم ئەزمونانە ئەم یاسادانانە کە لە ئێمە لە ماوەی ڕابردووە لە پەرلەمان بووینە، من بەڵێنە دەمە هاوڵاتیانی عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی دەنگدەرانی سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین و هەڵەبجە لە داهاتووە کار بکەم. هەرچەند من بەبێ جیاوازی کارم کردووە لە پێشوە. ئێستا کە من باسی گوندی باوزێ و شێخ ئاودەڵانم بۆ کردی کە دوو گوندی زۆر خۆشەویستن سەر بە قەڵات زێوڕانێ پرۆژی قیرتاوەکان ئێستاکە ئیحالە بووە زیاد لە 3 میلیارد دینارە بڕیار لەم چەند ڕۆژەیە دەست بەکار بێ باسی بانی شارکە باسی شیرە مەڕتان بۆکە ئەمانش گشتی پرۆژەی زۆر گرنگن کە کارمان لەسەری کردووە. بەیوای سەرکەوتنت سروەخان خاتو سرۆ محەممەد کاندیدی ژمارە 32 لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی سلێمانی. سپاس بەیوایەوەی کە سەرکەوتوو بی و سیۆ بەغدا خۆشەویستان بەردەوامە بین لە دوای شوێکی.